ئێمە خەریکی دیواردانان بووین لەگەڵ چەند وەستایەک دەنگی تەقینەوەیەکی زۆر بوو دوای 5 خولەک بۆ 6 خولێکی شتێک کەوتە ئێرە کە تەماشامان کە درۆنێک بوو درۆنێکی نەناسراو دوای هێندە ئێمە تیمەکانی ئاسایشمان ئاگدار کردەوە هاتن کەشپی وڵاتەکان کرد و شتەکان لەگەڵ خۆ درۆنەکە باشە ئەو کاتەی کە ڕووداوەکە ڕوویدا درۆنەکە دەنگێکی زۆری لێوە هات دەنگێکی زۆر زۆری لێ هات بڵێ پێدەچێت لە ئاسمان تەقی بێتەوە یانەوەتا کە کەوتە خوارەوە نا دڵنیا بە لە ئاسمان تەقیەوە لە بەرەوەی کەوتە خوارێ سەوتێکی وایە زۆرینەوە بەس لە ئاسمان دەنگێکی زۆری لێ هات تەقیەوە باشە ئێوە بە خۆتان درۆنەکەتان بینی درۆنەکە درۆنێکی گەورە و یانەوەتا بچووک و ئاسایی بوو وەڵام لە دەوری 25 سامتین بۆ 30 سامتین لەو دەور بەرەیدا بوو دەنگێکی زۆر بەهێز لە ئاسمانی شێروێتدا ڕوویدا لە بەهێزی ئەو سەوتی ئەو درۆنەی خەڵک ئەوەی کە لە خێوشدا بە ڕاستڵەکیوە ئەو یەکەم جاریشە لە سنووری شێروێت یعنی ئەوە ڕووبدا چونکە پێشتر هیچ بردومانێکیان کەوتە خوارەوەی درۆن و ئەشتانە هەبووە لەم گوتەدا یەکەم جارە لە سنووری شێروێت ئەم درۆنانەیان ئەو جۆرە تەقینەوانە ڕووبدەن چونکەوە نزیکتری ئەوە شوێنێکی نیشتە جێبوونەوە شوێنی گوندێکی زۆر قەرە باڵغە و لە سنتەری ناحیەشدا نزیکترین گوندە ئەمە بەتاکیتەوە دڵ و بلێم خەڵکی تووشی دڵڕاوکێ کردووە چونکە خەڵک سەرگەرمی کار و کاسپی و ئیش و کاری ڕۆژانی خۆیەتی